ئەڤرۆ دبیرەوەریە سەرهەلدانە مازنیا باژارê Slêmaniyê de çendîn rêwresm û aheng û çalakiyên cuda lê Slêmaniyê bi wê helkeftê birêve çûn. دەستپێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە فولکەی دەستارەکەەوە بوو. دوای 22 ساڵ هاوڵاتیان و جەماوەری شاری سلێمانی یادی ئەو ڕۆژیان کردەوە و تاجە گوڵینیان لەو شوێنەدا داناو بە بێدەنگی وەستان بۆ گیانی ئەو شەهیدانەی کە لەو ڕۆژەدا گیانی خۆیان بەخشی تا ئەم ڕۆژە ئازادە بێتە دی. هەمووانی شانازیان بە حوتی ئازارەوە کرد کە شاری هەڵمەت و قوربانی ڕاپەڕی. بەسەرکردنەوەی ئەو ماڵە شەهیدانەی کە لە حوتی ئازاردا شەهید کران بەشێکی تری مەراسیمی یادکردنەوەی ڕاپەڕینی شاری سلێمانی بوو. لۆگۆی تایبەتی ڕێزەنانی کەسوکاری شەهیدانی حوتی ئازاریان پێبەخشرا. چەند چالاکیەکمان ئەنجامدا، چالاکی یادکردنەوەی بزیسکی ڕاپەڕین کە لە دەستارەکە و لە گەڕێکی خەباتەوە دەستی پێکرد و سەردانی ماڵی کەسوکاری ئەو نمرانەی کە لە حوتیسیا خوێنیان ئازادی و دیموکراسی و حکومەت و پەرلەمانی لەم ڕۆژەدا بەدیهێنا. چوونە سەرگۆڕی شەهیدان بەشێکی تری مەراسیمی یادکردنەوەی حوتی ئازار بوو کە کۆمیتەی هێژدەی سەرچنار چوونە سەرگۆڕی ئەو شەهیدانەی کە لە ئازادکردنی شاری سلێمانیدا خوێنیان کردە هەوێنی ئازادی و سەربەستی و هەر لەوێژ لۆگۆی تایبەتی ڕێزەنانی کەسوکاری شەهیدان بەخشرایە کەسوکاری ئەو شەهیدە سەربەرزانە. بەڕێبەراتی وەرزشی سلێمانی بە هەریکاری پارێزگاری سلێمانی و مەڵبەندی ڕێخستنی سلێمانی و چەند بەڕێبەراتێکی تری شاری سلێمانی بە بۆنەی یادی ڕاپەڕینە مەزنەکەی سلێمانی ماراسۆنێکی بۆ ژمارەیە کوڕ و کچی شاری سلێمانی ساز کرد لە شەقامی شێخ ئەحمەدی هەندی بۆ هەواری شار. دواتر خەڵاتیش بەسەر سەرکەوتواندا دابەش کرا، پاشان بە هەڵمەتێکی نەمام چاندن و بەخشینەوەی ئاڵای کوردستان یادەکەیان جوانتر کرد. لە لایەک ترەوە بە بۆنەی یادی ڕاپەڕین بەڕێبەراتی گشتی کشتوکاڵی سلێمانی ئاهەنگێکی بۆ کارمەندەکانی ساز کرد و هەمووان خۆشحاڵ بوون کە یادی ڕاپەڕینی شارەکەیان دەکەنەوە کە لە دەست زوڵم و زۆر ڕزگاری بوو. بۆ یادی ئازادکردنی شاری سلێمانی شارەوانی ڕاپەڕین مەراسیم و ئاهەنگی تایبەتی ڕێخست و بە بەخشینەوەی شیرینی و دابشکردنی ئاڵای کوردستان گزارشیان لەو یادە کرد و بە چاندنی زیاتر لە 200 نەمامیش لە سنووری شارەوانی ڕاپەڕیندا ژینگەی کوردستانیان سەوزتر کرد. دەستخۆشی لەو دایکانەکەم کەەوە ڕۆڵەکانە ناردۆ بۆ بەردەم گولەی دوژمن و سنگیان ناوە بە گولەی دوژمنەوە دەستخۆشییان لێکم پیرۆزبای ئەم ڕۆژیان لێکم. ژنانی پێشمەرگەش لە فەوجی ژنانی سەربەهێزەکانی هەفتا بەشدار بوون لە یادی ڕاپەڕینی شاری سلێمانیدا و باو بۆنەوەیەوە چەند نەمامێکیان چاند. لە ناحیسی تەکیش قوتابخانەکانی سیرەمێرگ و بازەگیر باریکاری بەڕێبەراتی ناحیسی تەک ژینگەی ناوچەکان پاکردەوە. ئامانج لەم هەڵمەتە وشارکردنەوەی خەڵکە بەڕاستی لە پێناو خایان ڕاگررتنی نیشتیمانەکەمان لە قەزای چواردە یەکەی چالاکی پەروەردەی شارباژێر بە هاریکاری قایمقامەتی قەزای چواردە پێشەنگایەکی وێنەی شەیدان و تابلۆی شێوەکاری بۆ مامۆسانی سنوورەکان کردەوە و لە مەراسیمێکیشدا خوێندکارانی قوتابخانەی چواردە چەند چالاکیی هونەریان پێشکەش کرد. بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەبارەی ئەم ڕۆژە مێژوویەوە ئێستا ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ بە سوپاسەوە میوانداری بەڕێز عەزەدین شەمساوایی پێشمەرگەی دەرینمان کردووە. کاک عەزەدین زۆر بەخێر بێ. سپاسی ئێوەکە دەستخۆشیتان لێکم. زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆش. کاک عەزەدین لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شاری سلێمانی ڕاپەڕینی دژ بە درڕندەترین ڕژێمی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەنجامدا. ئەمڕۆ لە یادەوەری ئەو ڕۆژەدا چی دەڵێیت؟ دیاران ڕۆژە ڕۆژێکی گەورە و پیرۆزە بۆ گەلی کورد، پیرۆزبایی لە گەلی کوردی ژەکەم کە ئەم ڕۆژەوە 22 ساڵە کە بەسەریاتەیە پەڕێ. دیارە ئەم ڕۆژە مێژوویە بۆ میلەتی کورد دەستکەوتەکانی دیارە بە کەچی بەدەزاتەوە بۆ گەلی کورد و وە پاراستنەکەشی چۆن چۆنی بێکە لە ئەستۆی گەلی کوردە بە هەموو بەشەکانی ئەوانێ. دیارە ڕاپەڕین لە مێژووی میلەتی کوردە ینی بۆ میلەتی ئێمە بە تایبەتی لە عێراقا ینی شتێکی مێژووی و تاریخیە. بەڵێ کاک عەزەد ڕاپەڕینی شاری سلێمانی ڕۆژێکی مێژووی و پرشنگداری لە مێژووی گەلەکەماندا تۆمار کردووە. ئایا پێشمەرگە دیرینەکان هەروەکو سەرەتاکانی ڕاپەڕین لەو ڕۆژە مێژوویە ئەڕوانن؟ تەبیە و ڕۆژە مێژوویەی ڕاپەڕین دیارە پێشمەرگە کانی یەکێتی نیشتمانی کوردستان و هەم پێشمەرگەکانی کوردستانیش دەستیان هەبوو لەو ڕاپەڕینەیە. بە تایبەتی ئەو پێشمەرگانە زۆربەی وەکو ڕێخستنەکانی ناوشار هەمووی ڕێکخرابوونەوانێ. ینی شتێک نەبێ بڵێ وەڵا ڕێخستنەکان
دەستیان نەبوو بێت یان خەڵکە کار عەفەوی چوو بێتە سەرجادا ئەمە شتێک بۆ ڕێکخراپەوانێ ڕێکخستنەکانی پێشمەرگە مەسەلەن ڕێکخستنەکانی جەماوەر لە هەموو دام و دەستگاکانە کە هەر شوێنێک زانی بێتت مەسەلەن ئەو شوێنە کەسێکی باشی تایە پێی وترا بوو خەڵکی لێ ڕاست پێرا بوو کە بۆ ڕۆژی ڕاپەڕن بۆ حوتی سێیەکە من خۆم بەشدار بووم وەکێ بووم لەوانە لەناوان ڕێکخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوە بەرپرس کرا بووم بۆ ئەو کۆکردنەوەی هەم ئەو فەرمەندە دیێرینەکان هەم پێشمەرگەکان هەم ئەو خەڵقانەی تریشکە خەڵکێکی نیشتمان پەروەر و ڕێخستن بوون لەو ڕۆژە چۆن پەیوەندیتان بە ڕێخستنەکانی ناو شارەوە کرد تۆ خۆت لە ناو شارە بوویت و سەرەتا یەکەم مفرەزەی پێشمەرگە لەکوێوە هەڵمەتی ڕاپەڕینی دەست پێ کرد وەڵاهی دیارە من خۆم لە ناو شارە بووم ئێمە خۆم ساڵی 90 هاتبوومەوانێ ئەو پێشمەرگانەشی کە ئێمە حزورمان هەبوو لە ڕاپەڕینەکە هەمووی بابەتی من بوون هەموو لەو کادر و ئامر کرد و جێگر کرد و سەرتیپ و ئەوانە بووین ئێمە زۆر بەمان بەڵام بەرپرسکران لەلایەن ڕێخستنەکانی یەکێتی نیشتمانی کوردستانەوانێ بە تەواویمانە کە ئەو کاتە بەرەی کوردستانیشان پێک هێنابوو لە دەرەوانێ ئێمە تحویل کراین بەوەی کە لەم ئەبێ سەرپەرشتی ئەم ڕاپەڕینە بکەین مەسەلەن لە قۆڵەکانی زۆر بوو قۆڵی ڕاپەڕینەکە مەسەلەن لە چوارباخەوە کرا لە مامەیارەوە ئەکرا زۆر کەزەڵێ یەکەم گولە ئێمە بوون ئەوەڵێ ئێمە بوون من ئەوە ناچمە ئەو تەفاسیلەوانێ بەڵام ئێمە کە دەستمان پێکرد لە هەواری تازەوانێ بۆ مەجیبە لە مەجیبەگەوانێ بۆ ئیسکان لە ئیسکانەوانێ بۆ ئەمنە سوورەکە کەوکاتە شەید عوسمانیان پێوت لەوێوانێ بۆ بەردەکی سەرا ئەمە ینی خەڵکی منتیقەکەش و پێشمەرگەکانی کە لەگەڵیشمانە بوون و جەماوەر شاید حاڵی ئەوەیە ئەو ڕاپەڕینەکە لە هەواری تازەوانێ بۆ مەجیبە بوو بۆ ئیسکان دەستی پێکرد چ ڕۆڵێکی هەبوو و چ هێزێک بووین کە چوینە خوارەوانێ بەڵام ئەوەی کە باس دەکرێت فولکەی دەستارەکە و دەستپێکی ڕاپەڕینی شاری سلێمانی دەستنیشان کراوە خۆ بڵێم ئێمە گوێمان لە تەقە نەبوو بێ با گوێمان لە تەقە بووە بەڵام خۆخۆ دەزانی ئەو کاتە ئەم موبایلە نەبوو ئەم شتە نەبوو هەدیەکە دەقە بە دەقە هانی شتەکان ئاگادار بوو ئەگە تەلەفۆنی شە بوو بێ ئەو کاتە خەڵک ئەترسا یانی ڕقابە خراپێتە سەر تەلەفۆن من ناتوانم بڵێم ئەوان بەش بە حاڵی خۆم چونکە پەیوەندیم لەگەڵ ئەوانە نەبوو ئێمە ئەو قۆڵە تەحویل کراوین ئەش بێ ئەوە زۆر تەواو چۆن بانگەوازەکانتان بڵاو کردەوە ئێمە بانگەوازەکان حەقە لێرە بیڵێم گەورەی ئیزاعی گەلی کوردستانی ئەو کاتە ئەو ئیزاعەیە هەمومانی ئاگادارەکرد لە دەقە بە دەقە سات بە سات کات بە کات هەمی بە ناوی نەهێنی خۆی گەورەی ئەو ڕادیۆی ئەو کاتە ینی هەموو کوردەبێ شاهدی بۆ بە کە هەموو ڕێکخراوەکان بڵێ ئێمە بەرەی کوردستانیمان هەبوو بەڵام گەورەی ڕادیۆی گەلی کوردستان شتێک بوو ینی کەسێک نەبوو ئاگادار نەبێت لە ڕادیۆکە یان سات بۆ سات نێڵ یەک دقی یەک لە حزەی بە هەدەر بڕواکە گوێی لێ ئەگرت ئەنی ئەو شتەکانی ئێمە زۆری لەوێەوە هەمووی هینمانەکە ئەمان بیست بەڵێ ڕێخستنەکانی ناوشاریش خۆمان ئەچوونە لای یەکتریمانە ناسی هەواڵمانە بیست یان بەنامە بەڵام زیاتر بۆ ڕاپەڕینەکە لە ئیزاعی گەلی کوردستانەوە بۆ ڕادیۆ بەڕێز عەزیز شەمساوایی پێشمەرگی دێرین سوپاس بۆ ئامادەبوونت دەست بکەین. ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا مامۆستا ئارام